باشم زانی چەند نوخبەیەک لە دایکان و لە باوکان لە کچە گەنجەکانمان گویان لەم بابەتە بێ ئەوەیش گێچەڵ پێکردنە. گێچەڵ پێکردنمان هەیە لەگەڵ بێزارکردن. ئایا گێچەڵ پێکردن بێزارکردنە؟ بێگومان نەخێر. گێچەڵکردن چییە؟ بریتە لە جۆرێک لە جۆرەکانی شەڕانگێزی یاخود جۆرێکە لە جۆرەکانی توند و تیژی کە بەرامبەر مناڵێک ئەکرێ یا بەرامبەر هەرزەکارێک یا بەرامبەر هەر تاکێکی کۆمەلگا لەوانەیە ئێمە باسی هەرزەکاریان ناڵکەین بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە لە شوێنی کارکردنمان تووشی ئەم گێچەڵە بوو بێتینەوە بە خۆمان نەزانی بێ کەواتە لەلایەن چەند کۆمەڵێکەوە یا باندێکەوە یا تیمێکەوە یا گروپێکەوە هێرشەکرێتە سەر کەسێک. هێرشەکە مەرج نییە بە دلۆتان بە شەق و شەقاز و بە جنێوان و بەمەبێ جاری زۆر بە بێڵەنیە بەڵام ناوزڕاندنی تێ ئەەکەوێ بڵاوکردنەوەی پرۆپاگەندەیە کە ئەبێتە سەر ئەوەی کەسایەتی ئەو کەسەدا بنێت یا ئەگاتە ئەوەی کە خۆی بکوژێ. جا ئێمە لێرە بۆیە حەزم کرد کە کۆمەڵێک پێکەوە ئاڵوگۆڕی قسەکانمان بکەین لە دوای ئەوەی کە من قسەکانی خۆم تەواو کرد بۆیە هەر یەکەمان بزانین ئایا لە ژیانی ڕۆژانەماندا بێزارکراوی گێچەڵمان پێکراوە و بێگومان لەوانەیە زۆر بمان گێچەڵمان پێکرا بێکەی ماڵین گێچەڵ زۆر بمان وا هەستەکەین کە گێچەڵی سێکسیە. نەخێر کۆمەڵی گێچەڵەیە ئێستا ئێمە لێرە ئاماژەی پێەکەین. ئەگەر بینە سەر جۆرەکان یا بزانێ ئایا چ کاتێک گێچەڵە چ کاتێک بێزارکردنە. لەناو خوێندنگایەکە دوو کچ یا دوو کوڕ یا کۆمەڵێ مناڵ یاری ئەەکەن دەستبازیەکان قژیەک ڕاکشن لە قورج لێدەکەن شەقایەژن ئەمە بێزارکردنە. چ کاتێک هێتە قاوبی گێچەڵ پێکردنەوە. ئەو کاتە ئەکەوێتە قاوبی گێچەڵ پێکردنەوە لەلایەن گێچەڵ پێکراوانەیە کە ئەگەر هاتوو بە ئەنقەز بوو جاروان بە ئەنقەز شتێکێکی تۆ بەرامبەرەکەەوە ئەگەر هاتوو دووبارە کرایەوە ئەگەر هاتوو هێزی لەدەستدا هێزی دەسەڵاتی خۆی لەدەستدا دوای ڕوونیەکەینەوە هێزی دەسەڵاتی خۆی یعنی چی ئەگەر لەدەستی بە ئەمانە ئەبێتە قاوبی گێچەڵ پێکردن. جۆرەکانی گێچەڵ یەکەمیان گێچەڵی جەستەیمە جەستەیمانەیە. جەستەیەکە بێزارکردنە شەقاویشتنە لە ناو کوڕانە کە ئەمە زۆر هەیە قژڕاکێشانە کە لە ناو کچانە هەیە ئەمەیان دوایەوە دڕاندنی کەلوپەلی یەکترە لە قۆناغی سەرەتاییە لە قۆناغی بنەڕەتیە قۆناغی هەرزەکاری دڕاندنی کەلوپەلیە. گێچەڵ پێکردنی زارەکیمان هەیە گێچەڵ پێکردنی وشەییمان هەیە ئەمەیان چیەگرێتەوە ئەمەیان بە وشەیە ئایا پێدانی وشەی ناشنە ئایا ناونۆتەرەیە ئایا جنێودانە. جای وایە ئێمە وەزای گێچەڵ پێکردن لە نێوان چینی خوێندکاران ڕۆیە نەخێر بڕواتان بێ من وەکو مامۆستایەک ئەم قسەیە ئەەکەم احترامە بۆ هەموو مامۆستایان چکە پێگەیەکی بەرزیان هەیە لە ناو کۆمەڵگایە ئەوان پەروەردەی کۆمەڵگا ئەکەن بەڵام لەگەڵ ئەوەیە زۆر جار مامۆستا خۆی گێچەڵ بە خوێندکارەکە کە لە بەهێنای ئەحمەد دەڵێ ئەحا هەستا ئەحا هەستا لەوانەیە ئەو پێخۆش نەبێت لەوانەیە پێخۆش بێت دایکی پێی بۆی ئەحمەد لەوانەیە پێخۆش بێ هاوڕێکی پێی بۆی ئەحمەد بەڵام پێخۆش نیە مامۆستاکەی وەکو سوکایەتیە چکە مامۆستا هەیە بە سوکایەتی ناوکورت دەکاتەوە یا عاقڵ و هەستە ناونۆتەرە نانانی دانانی ناونۆتەرە بۆ کەسێک ئەمانە لەوانەیە هەر یەکێک لە ئێوە ئێستا بڵێم چ مامۆستایەکت زۆر خۆشەوەیە یا چ مامۆستایەک ڕق لە یەکێک لە هۆکارەکان بیگەڕێنەوە بۆ ئەمەی ئەڵێ وەڵاو تێتی سەر زێدانیشە ئەها یعنی ئەمە لە ناخی توە ماوەتەوە لە زدنی توە ماوەتەوە ئەمە جۆری بۆ لە گێچەڵ بەبێ ئەوەی هەستمان پێکرد بێ لە کاتی خۆیان کە تۆ گێچەڵی خۆت بێزار ئەبیت کە بێزار بووی پەرچەکرداری ئەبێت کەواتە ئەم سێشتا گێچەڵ و بێزارکردن و پەرچەکردن هەرسێکیان تەواوکەری یەکترن لە بێزارکردن بەڵێ تەواوکەری یەکترن کە تەواوکەری یەکتر بێت ئەبێ ڕێگە هەوڵ بێن ڕێگە چارەیەکیش بۆ ئەمە بدۆسێتەوە. جاری وا هەیە کە گێچەڵێکمان پێ ئەکرێت بێزار ئەبین یا بێزار ئەبین گێچەڵمان پێ ئەکرێت پەرچەکردارمان ئەبێت